بەناوی خی گەورە و میرەبان ئایزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ و لە هەفتەیەکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی دێمەوە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست. یەکەم ڕۆژی هەفتەیە هەفتەی دەستپێکردنەوەی چامپیۆنز لیگ کاموتان ئاگادارن ئەم هەفتەی ڕۆژانی سێشەمە و چوارشەمە دەستپێکی یاریەکانی چوونی قۆناغی 16 دەبێت لە چامپیۆنز لیگ. پاڵەوانی تێ دڵخوازەکەی لای هەمووان، پاڵەوانی تێ تایبەتمەندەکە لای هەمووان. شەوی ڕابردوو کۆمەڵێک یاری گرنگ لە خولەکانی ئەوروپا بەڕێوە چوو. لە بۆندسلیگا یاری لووتکە ئەنجامدرا، لە لالیگا یاری لووتکە ئەنجامدرا، لە سیریایی یاریکی لووتکە بەڕێوە چوو کە بۆ تیپێک گرنگجیە بوو لە برەودان بە پێشەنگەکەی و لە پریمەر لیگیش هەڵبەز و دابەزێک ڕوویدا کە مانچستەر سیتی سەرەتا پێشەنگی پریمەر لیگی وەرگرت، دواتر لیڤەرپوڵ بە شێوەیەکی کاتی پێشەنگی پریمەر لیگی لێسەنەوانێت تا هەفتەکانی داهاتوو کە تەواوی یاریەکان بە ئەنجام دەگا. باسکردنی ئەمڕۆی من باسکردنێکی تایبەتە لە سێ ڕاهێنەر و سێ تیپ کە بە ڕێژەیەکی زۆر ئەوەی کە ڕوویدا لە شەوی ڕابردووە بۆ هەمومان ڕوویدا، پەیامێکی پێگەیاندین. پەیامەکە بەو جۆرە بێ کە پاڵەوانی ئەم خولە تا ڕادەیەک بە دیار کەوتن لێمان. تا ڕادەیەک چۆن؟ ئێمە نابێت لە تۆپی پێ ئەوە وەلا بنین کە ئەم ئەنجامانە کۆتایی نەخێر. لە تۆپی پێ هەموو ئەگەرەکان کراوەیە تا ئەو کاتەی داوەرفیکەی کۆتایی لێە، تا ئەو کاتەی خاڵەکانت دەگاتە ئەو خاڵی کە هیچ ڕکابەرێک نەگاتەوە بە خاڵەکەی. تۆ پێم وابێ فلۆمەنەنزی بوو لە ئەمۆرزەی خولی بەرازیلی جوان نایەتەوە یادم، هەتا هەفتەی 32ش جیاوازێکی زۆر پێشەنگی گرت بوو، هەتا هەفتەی 30 بە جیاوازێکی زۆر پێشەنگی گرت بوو. دواتر ئەنجامەکانی وا ڕووی لە خراپی کرد، نازناوەکەی لە دەستدا. بۆیە هەتا ئەو کاتەی خاڵەکانت لەگەڵ جیاوازی ڕکابەرەکانت یەکلا دەبێتەوانێ تۆ هێشتا پاڵەوانی. بەڵام یارەکانی شەوی ڕابردوو سێ تیپی بۆ دیاریکردین لە ئەڵمانیا و ئیسپانیا و ئیتالیا کە بە ڕێژەیەکی زۆرم تیپانە دەبنە پاڵەوانی مەرزەی خولەکانە. من سەرەتا لە چابی ئەلۆنسۆ دەست پێ دەکەم و بردنەوەکەی بەسەر بایر مونیخە کە بە دوو جۆر من حەز دەکەم شیکاری بۆ بکەم. خاڵی یەکەم ئەوەیە کە بیڵێم هەچ کەسێک ئەلۆنسۆ گرێ دەدات بە ئەنچیلۆتی، بە مۆرینۆ، بە بینیتس، بە دیلبۆسی، بە ئاراگۆنێس، بە گواردیۆلا، بە هەچ کەسێکەوە ئەوە دڵنیا بە لەوەی مجاملەت دەکاوەڵ خەڵەتاندنت لەگەڵ دەکا. ئەلۆنسۆ ڕاهێنەرێکی خۆییە. چابی ئەلۆنسۆ خۆیەتی دەیەوێت وەکو ئەلۆنسۆ بێت. ئەوەی تەطبیقی دەکات لە یاریگادا تێکەڵی تەواوی ئەو کارانەیە کە پێکەوە لەگەڵ ئەم ڕاهێنەرانەیە کۆی کردوێتەوە. ئەلۆنسۆ پێشتر باوکی ڕاهێنەر بوو و سەرەتای دەرکەوتنیشی لەسەردەستی لویس ئاراگۆنێس بوو. لویس ئاراگۆنێسی کۆچ کردو، دواتر لەگەڵ دیلبۆسکی، بینیتێس، پاشان مۆرینۆ، پاشان ئەنچیلۆتی و دواتر گواردیۆلا، دیلبۆسکی، هەموو ئەم ڕاهێنەرانەی کە من بۆت باسەکەم کاری لەگەڵ هەموویان ناکردووە. بۆ هەموو ئەم ڕاهێنەرانەش کە ئەلۆنسۆ یاری کردووە لە نێو یاریگادا، کە یاری کردووە لە نێو یاریگادا ئەلۆنسۆ ڕاهێنەری ناو یاریگا بووە. کاتێک ئەلۆنسۆ لە ژێر دەستی مۆرینۆدا بووە یاخو لە ژێر دەستی گواردیۆلادا بووە، ئەو پلانانەی کە وتراوە بە یاریزانەکە لە نێو یاریگادا دراوەتەوە بە ئەلۆنسۆ، ئەلۆنسۆ جێبەجێ بکات لە نێو یاریگادا، کەواتە بە یاریزانیش ئەلۆنسۆ ڕاهێنەر بووە. چونکە بۆ کۆنتاکتی ڕاستەوخۆی تیمەکەی لەگەڵ ڕاهێنەرە ئەلۆنسۆ گرەی داوە پێکەوە. ئەلۆنسۆ گرەی داوە بۆیە جوان لەو ئەفکارانە تێگەیشتووە کە ڕاهێنەرەکەی پێی داوە. ئەیتر ئەمە حەج ڕاهێنەرێک کە پێی داوە فکرەکەی باش بووە، خراپ بووە، هەرچۆنێ بووە، نە، ئەم وەری گرتووە، هەر ئەو کاتەش ڕاهێنەر بووە. بۆیە ئێستاش کە هاتووە بە هەمان ستایلی خۆی دەیەوێت ئەلۆنسۆ بێت. ئەلۆنسۆ دەرکەوتنی ڕاهێنەرێکی پرشنگدارە لە تۆپی پێ.
داهاتوو چۆن دەبێت و دەستکەوتەکانی ڕانێرە گەورەکان دووبارە دەکاتەوە یاخودنا ئەمە نازان بەڵام ئەوەی ئەمە لە مۆرزەیە بەدیمان کرد ئمە باسی مۆرزاکەین ئمە باسی کارکردنی چابی ئەلۆنسۆ دەکەین لەگەڵ بایر لیڤەرکوزنە بۆیە دڵنیا بن لەوەی ئەلۆنسۆ بە هیچ ڕانێرەکەەوە گرێ نادرێت بەڵکو ئەلۆنسۆ خودی خۆیەتی ئەگەر بێمە سەر بایر لیڤەرکوزن طبعاً یەکێک لە جوانترین کارەکانی ئەلۆنسۆ لەگەڵ بایر لیڤەرکوزنە گونجاندنە چۆن گونجاندن ئەو پێگاتەی کە لە بەردەمیدایە بەپێی ئەو ستایلە یاریکردانی کە خۆی دایناوە لەگەڵ تیمی هونەرێکەیە کە ئێستا و تیمی هونەریە مێ باسی کەمەوانەیە کە شەوی ڕابردوو ڕەفتارێکی جوانی ئەلۆنسۆم بینی لە تیمی هونەرێکەیە بەپێ و پلانانەی کە داڕێژێت بەپێ و مامەڵانەی کە لە یاریگادا دەیکات چونکە دیقەت بدەن تیپەکەی ئەلۆنسۆ لە خولێکی یەکتا خولێکی نەوە ڕیتمەکانی یاریکردنی دەگۆڕێ شێواز یاریکردنی دەگۆڕێ بەڵێ بۆ هەموو ڕانێرەگەمە تەواوە بەشە یاریکردنەکان بەڵام جیاوازتر ئەلۆنسۆ کەرەسەکانی بەکاردێنێ یاریزانەکانی بەکاردێنێ سەرکەوتنەکان تۆمار دەکات تا دواسا تیپەکەی لە هەوڵدانە بۆ تۆمارکردنی سەرکەوتن بۆ ئەم وەرزە ئەم یاریزانانە بەڵێ ئەو گوژمان وەرگرتووە تموحان لا دروست بووە بەس بۆ وەرزی دااتوە ئەم گوژمە لە ئەم یاریزانانە دەمێنێ قورسە چونکە ئەمانە یاریزانی بە ئەزمون نین با لیڤەرکوزن بۆ نمونە ڕاستێکێکە لە تیپە گەورەکانی ئەڵمانیا بەڵام با لیڤەرکوزن بۆ نمونە ڕیاڵ مەدرید و بەرشەلۆنە نییە کە تۆ دانیشی بڵێ وەڵا کاکە یاریزانە کە درێسەی پۆشیوە تر بۆم درێسە جەنگە بۆ یاری دەکەن نە ئەمە گوژمێکە تیب وەریەگرێ ئەلۆنسۆ ئەم پەیامی گەیاندووە بە یاریزانەکانی ئەم گونجاندنەی لە نێوان یاریزانە بە ئەزمونونەکان کە کەمێک لایەنەکەیدا لەگەڵم یاریزانە لاونە بە سوودوەرگرتن لە توانای تاکی یاریزانەکانی کە توانایەکی لە ڕادە بە دەریان پێ سەرف دەکات لە نێویاریگادا ئەلۆنسۆ توانێتی پلانەکانی خۆی بەتاوی بەسەر یاریزانەکان جێبەجێ بکات بردنەوە لە بایرن ئەلۆنسۆ باڵخەڵەتانی بایرن توانی بردنەوەی بەسەردا بەدەست بێنێت چۆن ئەلۆنسۆ دڵنیا بوو لەوەی بایرن لەم یاریەدا هەموو هەوڵەشی بۆ بەدەستێنانی سێخاڵی یارێکێ و بە هەموو توانای خۆیەوە یاری دەکات بۆیە ئەمەی قوبوڵ کرد ئەمە زۆر گرنگە بۆ ڕانە ڕاستە ئەلۆنسۆ لە پێشەنگیا بوو ڕاستە تیپەکەی لە ساحەی خۆیان یاری دەکرد بەڵام ڕێگەی دا بەوەی کە بایرن تینوترە بۆ بردنەوە تاوەکو لیڤەرکوزن بۆیە دەبێت ڕێز لەم تیونەتی بایرن بگری و لە هەمان کادا پلانی بۆ دانی چۆن ڕوبەڕووی دەبیتەوە چۆن بتوانانی زەفەری پێبێنی ئەنی سێری سەرەتای یاریەکە بکەن کەم دواتر سێرم کردانە ڕێک ئەو یاریە بوو یعنی تۆپی دا بە بایرن مەجالێکی تەواوی یا بە بایرن تا ئەوەی ینی ئەو تموحەی خۆی لە نێو یاریگادا نیشان بدات بەڵام لە هەمان کادا پلانی تەواوی دانابوو بۆ ڕاگررتنی بایرن لە ماوەی ئەم کاتی کە دەرفەتی هاتێ لە ماوەی ئەم کاتی کە تۆپ دەداتە بایرن پلانی دانابوو کە چۆن بەرگری لە گۆڵەکەیکە پلانی دانابوو کە چۆن ڕوبەڕووی بایرن بێتەوە وەک بینیشتان زۆر بە ئاسانی لە ڕێگەستانی سیچی یاریزانی پێشووی بایرنەوە توانی یەکسەر بە گۆڵی یەکەم گا لە جێم یەکەمدا دەرفەتی یا 15 خولێکی یەکەم دوای 15 خولێکی یەکەم ئەنجە پلانەکەی خۆی جێبەجێ کرد ڕاستەوخۆ گۆڵ یەکەمی تۆمار کرد کێمی دومیشی بە هەمان ستایل دەست پێ کردەوە ئەمە ژیری ڕاهێنەرە ئەمە بۆ خودی ئەلۆنسۆ دەگەڕێتەوە هەموو ینی ڕاستە یاریزانەکانی پاڵەوانن یاریزانەکانی هەموو شتەکانیان پەرفێکت جێبەجێ کرد بەڵام ئەمە بەشی زۆری ژیریەکەی بۆ ئەلۆنسۆ دەگەڕێتەوە کە چۆن توانیش بایرن خاتە ژێر ڕکێفی خۆی ئەوەی کە بایرن و تۆخێڵ داوایانە کرد بیخاتە ژێر ڕکێفی خۆی یاریەکە بە پلانی خۆی بەڕێوە بچێت تۆپیشی یا بە بایرن یاریکردنیشی یا بە بایرن لە هەمان کادا پلانەکەی خۆشی سەرخست بەسەر بایرنە بۆیە براڤۆ چاڤی ئەلۆنسۆ من ئەگەر ڕاهێنەرێک جوانترین ڕانێت بۆ مۆرزە دیاری بکەمە توانم بڵێم چاڤی ئەلۆنسۆ بەم سەرکەوتنی بەسەر بایرنە هێنا بەو ئاسی کە تاوکو سە پێشکەشی کردو بەو سیگەک یاری کە تا ئێستا نەدۆڕاوە من پێتان دەڵێم ئەتوانم بڵێم چاڤی ئەلۆنسۆ جوانترین ڕاهێنەری ئەم وەرزەی نێو خولەکانی ئەوروپایە و چاڤی ئەلۆنسۆ ڕاهێنەرێکی خودیە ڕاهێنەرێکی خۆییە ناوی خۆیەتی و دەیەوێت ناوی ئەلۆنسۆ نیشانی هەموو جیامدات نەتەلەبەی ئەنچیلۆتیە نەتەلەبەی گواردیۆلایە نەتەلەبەی دلبۆسی و ئەوە نەخێر بە هیچ جۆرێک
لە هەر بەش و لە هەر ڕانەرێک شتێکی وەرگرتووە و خۆشی پێشتر یاریزانێکی پێرفێکت بووە و یاریزانێک بۆ لە مەرکەزێکا بۆ ئاگای لە هەموو جوڵە و لە هەموو پێشهاتەکانی نێو یاریگا بووە هەموو ئەمانە سوودی لێ وەرگرتو ئێستا ئەلۆنسۆی کردوتە جوانترین ڕانەری ئەم وەرزە لە لای من و لە جوانترین کارەکانیشی پاش کۆتایاتنی یاریەکە ڕەتی کردەوە بە تەنیا ئاهەنگ لەگەڵ هاندەرانیانەکەی بێڕە بەڵکو مستافی و نەرەکەی کۆ کردەوە پێکەوە چوونە لای هاندەران ئاهەنگیان ژێڕە ئەمە ژیرێتیە ئەمە دروستکردنی خۆشەویستیە دروستکردنی ڕێز لێگرتنە لە کارکردنی چواردەورەکەی هەمیشە وتو مۆیڵێمەوە تۆپی پێ یاریکی بە کۆمەڵە بە کۆمەڵ سەرکەوتن بەدەستێنی و بە کۆمەڵی شکست دێنی بۆیە هەموو بڕیارەکان لە تیپێکی بە کۆمەڵەوە بێ سەبارەت بە بایرن و تۆخێڵ من دەمەوێت بەرنامێکی تایبەت لەسەر تۆخێڵ ئامادە بکەم و قسەیەکی تاو لەسەر تۆخێڵ کەم ئەو بۆ چوونەی هەمە لەبارەی تۆخێڵەوە تاوەکو ێستا سوورم لەسەری و نەمگۆڕیوە تۆخێڵ یەکێک نییە لە باشترین ڕایەنەرەکان هەمیشەم قسەیم کردووە چامپیۆنزیگی 2021 کە لەگەڵ چێلسیا دەستەبەری کرد بە هەمان شێوەی چامپیۆنزیەکەی دیماتیۆ کە لە ساڵی 2012 دەستەبەری کرد بە شتێکی مفاجعەی دەزانم چونکە کارەکانی تری تۆخێڵ پێی و توین کام ڕانەرەیەکە نییە لە ڕانەرە پێرفێکتەکان و هەمیشە لە تیپەکەیدا کێشە دروستە بێ بۆیە باسێکی زۆر لەسەر تۆخێڵ هەڵدەگیرە سیمۆنی ئینزاجی طبعا ئینزاجی یەکێکە لەو ڕاهێنەرە دیارانەی کە پلانی 3-5-2 زینی و کردوەوە لە تۆپی پێی ئیتالیا پلانی 3-5-2 سەرەتا واڵتارماتزاری من بینیومە لە ئیتالیا جێبەجێی کردەوە دواتریش گوازراوە بۆ ئەنتۆنیۆ کۆنتی و لە ئێستایا سیمۆنی ئینزاجی بە تەواوی پشت بەم پلانە دەبەستێت و جێبەجێی دەکات ئینتەر میلان بە هەموو واتایەک باشترین تیپی ئیتالیایە و یەکێکە لە 4 باشترین تیپە بەهێزەکەی ئەوروپا ئەمە ڕاستیە لەسەر ئینتەر میلان باشترین تیپی ئیتالیا و یەکێکە لە 4 تیپە بەهێزەکەی ئەوروپا و یەکێکە لە تیپە ناوازەکان و تیپێکە بەربژێرێکە بۆ بردنەوەی نازناوەکان هیچ کێشەیەک لە پێگاتەی ئینتەر میلاندانی بەڵام ئەو پلانە یاریکردنی ئینزاجی یاری پێدەکات پلانێکی زۆر گونجاوە لەگەڵ کواڵیتی یاریزانەکانی دیقەت بدەن ئەکێربی لە میلان دەستبەرداری بوو بە بۆنی نەخۆشی و دوایی چوە ساسۆلۆ و دوایی هاتە لازی و ئێستا لە سەرکەوتنی تەمەنی هاتۆتە ئینتەر میلان بەرزترین ئاسی پێشکەشەکە میختاریان بەرزترین ئاسی پێشکەشەکە کاڵهانۆگلۆ لە میلانیشا چاک بوو ێستاش لەم تیپە هەر چاک سیریکەن ئارناوتۆڤیجی هێناوەتەوە ئارناوتۆڤیجی هێناوەتە خولی ئیتالیەوە کە لە بۆلۆنیا و لە خولی ئینگلیزی لەمانە یاری کرد دوای چەند ساڵێک هێناوێتە ئینتەر میلان لەو چەند خولەکەی کە یاری پێدەکات چەند ئیسفادە لە توانەکانی ئارناوتۆڤیجەکە ئەمە جگە لە بارێلا و لاوتارۆ مارتینێز کە سەرکردەی ئەم تیپێ و مارکۆس توورام یعنی هەموو یاریزانەکانی دیکە کە ئاستێکی ناوازە پێکەوە نیشان دەدەن بۆیە کارەکانی ئینزاجی لەگەڵ ئینتەر میلان و ڕێخستنەکانی لەگەڵ تیپەکەدا شتێکی ناوازێ شتێکی تایبەتمەندە تۆ بتوانیت لە نێو کۆمەڵە یاریزانی لاو لەگەڵ کۆمەڵێک یاریزانی بە ئەزمونە ئەم تێکەڵەیە دروست بکەیتەوە بتوانیت لە خولێکی یەک تا خولێکینەوە بجەنگیت ئەمە دەیسەلمێنێت کە تۆ تیپێکی بێزت دروست کردووە ئەمە دەیسەلمێنێت کە تۆ لەسەر ڕێگەیەکی ڕاستەنگاوە هەڵگرتووە و ئەو بژاردانەی تۆ گرێبەستیان لەگەڵ دەکەی بژاردەکانت تەندروستن و ئەو یاریزانانەی تۆ هێشتونەتەوە لە پێگاتەکەدا بژاردەی تەندروستە یاری تا دوای یاری سوود لە توانەکانی یان یەکێک لە خاڵە بەهێزەکانی ئینزاجیەوەیە کە سوود لە توانای سەرجەم یاریزانەکانی وەرەگرێ ئەمە خاڵێکی زۆر بێزە بۆ ڕانەر و وای کردووە هەموو یاریزانەکان بۆ پەڕیپەرۆشیەوە لە ئینتەر میلان یاریکەن ئێستا دیقەت دەن من گلەی یەکمەیە لەوەی کە مۆدریچ لەگەڵ ڕیال مەدرید ڕاستە واقعی مۆدریچ تەمەنی سەرکەوتووە و توانایی نەماوە ڕاستە لە زۆربەی یارەکانی ژاری پێدەکرێت بەڵام دیقەت دەن کە دێتە ناوانێ ئەو ئاسوودەیی پێوە دیار نییە مۆدریچ کە یاری دەکات دیقەتی مۆدریچ بدەن خۆتانەمە دەبینن نەمە بە هەڵەیەکە بینم یا ئەوە تا تەواوتی بگەێنەوە قاکەی بۆ ڕوومکەرەوە کەوت چەند خولەکەی دەرفەتی پێی بە ئاسوودەیی یاری بکە بەو جۆرە مامەڵەنەکە یا نابێ بەم جۆرە بێ بەڵام لە ئینتەر میلان ئەمە بە پێچەوانەوە نییە لە کەمترین دەرفەتدا ئارناوتۆڤیچ یاری پێ دەکرێت من بۆی ئارناوتۆڤیچ بە نمونەوەرەگرم کە کەمترین دەرفەتی یاریکردنی بەردەکرێت یاخود ئەلێکسیس سانچێز بڕۆن بە نمونەوەریگرن
لە کەمترین دەرفەتی یاریکردنی بزانە بە چ چێژ و بە چ حەیوێتێکەوە یاریەکەن بە چ سۆزێکەوە یاریەکەن بۆ ئینتەر میلان. ئەمە خاڵی بەهێزی ڕاهێنەرە، ئەمە خاڵی بەهێزی بەڕێوەبردننی ئینتەر میلانە کە هەموو ئەمانە بۆ سیمۆنی ئینزاگی دەگەڕێتەوە لەوەی کە توانیوێتی مامەڵێکی تەندروست لەگەڵم پێگاتەی ئینتەر میلانە بکە بەپێی زۆرینەی ڕێژەکان و بەپێی ئەو ئەنجامانەی کە دەسەبەری کردووە بە سەرکەوتنی لە تیپە گەورەکانی تیپی گەورەیتیانەما ئینتەر لی نەبێتەوە 5 گۆڵی لە میلان کردووە لە یوڤەی بردەوە لە ڕۆمای بردەوە دویارەکە لە ناپۆلی بردەوە لە ئەتڵەنتای بردەوە لە فیۆرنتینای بردەوە لە لازیۆی بردەوە. ئەنتەر تیپێکی بەهێز و تۆکمێ و پاڵەوانی مۆرزەی خولیانەکانی ئیتالیا مەگەر شتی مفاجئە ڕووبایی ئینتەر میلان پاڵەوانی مۆرزەی خولی ئیتالیا هیچ مەجالێکی تیان نێشتەوە ئینزاگی بە بردنەوەی سەرجەم یاریە گەورەکان توانێت هەموو شتێ لە کۆڵ خۆی بکاتەوە. تۆ دیقەت داردویارەکەی ڕۆما یوڤەشە کردووە لە کۆڵ خۆتە کردوێتەوە تیپەکە و ئامادەیە و لە چامپیۆنز لیگ ڕوبەڕووبوونەوەیکی سەختەیە بۆیە پێویست بوو ئەم یاریانە بەرێتەوە. زۆر گرنگ بوو بۆ ئینتەر میلان کە لە پێش دەستپێکردنی قۆناغی شانزەی چامپیۆنز لیگ دوو ڕوبەڕووبوونەوەی بەهێزی بەرامبەر بە یۆڤانتۆس و بە ڕۆماش ئەنجامدا و لە هەردوو ڕوبەڕووبوونەوەکەش سەرکەوتی بەدەستهێنا. ئەگەر هاتوو قۆناغی شانزەی چامپیۆنز لیگیشم تێپەڕان لە قۆناغی هێشت بتوانم لە هەندێک یاریە پشوو بە بەشێک لە یاریزانەکان. کارەکانی پیپی مارۆتا و ئینزاگی جێگەی ستایشکردن لە ئینتەر میلان و توانم بڵێم ئینتەر میلان لەم وەرزەدا یەکێکە لە هەرە جوانترین ئالۆنسۆم وەکو جوانترین ڕانەر دیاری کرد بۆتان کە تیپێکی جوانی دروست کردو بەڵام کارەکانی ئەلۆنسۆ دیارترە بەم تیپەوە. بەڵام ئینزاگی خۆی نا وای کردووە کە ئینتەر میلان یەکێک بێت لە هەرە جوانترین تیپەکانی مۆرزەی خولەکانی ئەوروپا چونکە شێوازەکانی بردنەوەی ئینتەر میلان یاری تا دوای یاری دەگۆڕێت مامەڵەکردنی ئینتەر میلان لە یاریەکاندا دەگۆڕێت گۆڵکارەکانی ئینتەر میلان دەگۆڕێن. شەوی ڕابردوو بەرامبەر ڕۆما کە یاری کردووە ئەستێری یەکەمی تیپەکەش گۆڵی نەکردو تیپەکە براوە بۆ 4 گۆڵیشی تۆمار کردووە کە باسم ئەستێری یەکەم باس لە لاوتارۆ مارتینێزەکەم. ئەم ساڵ بارێلا هاوشێوەی وەرزەکانی ڕابردوو گۆڵی نییە بەڵام سێری هاوکارێکی زۆر باشی تیپەکەیەتی. ئەرکی بارێلا گۆڕاوە بۆ چیە بۆ کالهانۆگلۆ و میختاریان بارێلا زیاتر ئەرکی تەکتیکی جێبەجێیەکە لە یاریگادا. دابەشبوونی کارەکان لە ئینتەر میلانە دابەشبوونێکی ناوازەیە و من پێم وایە ئینزاگی توانیوێتی جوانترین تیپ لە ئەوروپا لە وەرزەم ساڵە بە ئینتەر میلان دروست کات تا کوێنگاو هەڵدەگرێت پەیوەندی بە بەردەوامی ئەم تیپەوەیە پەیوەندی بە نەبوونی پێکان و نەبوونی ئاستەنجە لە بەردەم تیپە کە من پێم وایە ئەو شێوازە مامەڵەی ئینزاگیش پەیڕەویەکان لە تیپەکە لە گۆڕانکاریەکان و لەوەی کە یاری دوای یاری پێگاتەکەی دەگۆڕێت وای کردووە کەمترین پێکانیش بەرۆکی یاریزانەکانی بگرێت. تاوان دەچمە سەر ریال مەدریدیش بەڵام ئێستا ئەگەر بەشێک لە کۆمنتەکان هاتبێت وەڵامی دەدەمەوانێ. کاگزگارڵێ لە نیوەی وەرزەوانێ خولی ئیسپانی کۆتاییات کاگازات ئەڵێ بۆ جوابی نەدامەوە ئەوان پێم وتویتم نامم بۆ بنێرە چ پرسیارەکە دێ بەس چاوان لێرە وەڵێ وڵای کاگازات بەسەر چاو کۆمنتەکەت بۆ خوێنمەڵێ بەخوا ئەنچلۆتی ترسنۆکترین ڕانەرە ماقولە تۆ 4 گۆڵ لە پێش بێ دیاریزانی چۆک و گولەر و نیکۆپاز و چەندانی تر یاری پێنەکەی ئەوە ڕەنگە کۆمەڵی حاڵەت بێ کاگازات من نایم وەکو تۆ جواب دەمەوانێ باش تەکان وەکو خۆی بڕە هیچ جوابێکت نادەمەوانێ بەڵام من کۆمنتی تۆ من خوێنشمانێ و سەرنجەکەشتم خوێنەوانێ ڕێزی لێگرم. داهاتووی مۆرینۆ بەرەو کوێ دیار نییە بە هیچ جۆرێک کاگاوکارەڵێ تەلەبە هیچ بوونی نییە منیش قەت قەناعەتم بەوە نییە کە ڕانەرێک پێ بووترێت تەلەبە ئەوە کاک مەسرور لێدوانی پێچوانەی هەیەڵێن چلۆتی ئەو کەشە ئارامی دروستی کرۆلنا یاریزانەکان تایبەتەوە بێ دڵی بەرگری لەگەر ڕکابەرەکەی خۆت گۆڵێکت لێ نەکرێ شتێکی ناوازەیە وەڵای ترەوە بە وەڵامێکیش بێ بۆ کاگازات لەبەر من حەز ناغەم زۆر بچمە تەفاسیلەوە. کاک ڕەنجدەریش باسی ناوبژوانەکە من ئەلێرە شۆمێ پەیامێ بگێنم بۆ لەمە بەدووە هەچ هاوڕێک بینەری بەرنامەکەی منە هەچ هاوڕێک لە هەر جێگەیەک منی بینی بەرنامە بکەم من قەرارێکی خۆمم ماوە من شیکەرەوەی وەرزشیم من میدیاکاری وەرزشیم و پێشکەشکاری وەرزشیم
لە هەمان کاتدا یاری تۆپی پێکە یەکرێ یاریزان دەیکا ڕایەنەر بەڕێوەی دەبا پزیشک هەیە یعنی تۆپێنەرەوە هەیە پاسیات و چۆکەر هەیە قەت بینیوتانە ئێوە پزیشکێک بێ دانیشە بێ بە مدەڕیبی تیپەکە قەت بینیوتانە تۆبێنەرەوەیەک دانیشێ پلانی هوەری با بە یاریزانەکان خو تۆبێنەرەکە بچێتە ناو یاریگاوە یاری بکات یاخود ئەوە تا بێ یاریە بەڕێوە بەرێ حەکەم هەیە کە داوەر هەیە ناوژیوانەکان هەیە هەر یەکە و ئەرکی خۆی هەیە پرەنسیپی ژیان دابەشکارەکانی ژیان بەو جۆرەیە هەر یەکە و ناکرێ هەمومان دکتۆر بین و ناکرێ هەمومان مامۆستا بین و ناکرێ هەمومان پێشکەشکار بین و ناکرێ هەمومان ئەندازیار بین ناکرێ هەمومان پیشەوەر بین ناکرێ هەمومان ئەها ئەبێ دابەش من شتەکان ئەبێدا من دکتۆر بم معقول نییە بچم فیتەری بکەم تاکە ڕێز و حرمەت یاخود فیتەر بچم دکتۆری بکەم کە هەمووی کاری پیشەوەریە یا بوون منە بچم مەطعمێ بەڕێوە بەرم لە کاتێکا من یا بەڕێوەبەری مەطعمێک بچم کاری دکتۆری بکەم هەر یەکە و ئیش و پرەنسیپی خۆی هەر یەکە و سنووری خۆی من وەک خۆم تەداخلی کاری ناوژیانی ناکەم تەداخلی کاری ناوژیانی ناکەم هەمیشەش یەک پەیامم هەیە مێ لێرەوە بیگەن هەمیشە ئەو تیپانی کە دەدۆڕێن باز لە ناوژیوانەکەن بۆ تیپە براوەکان باز لە ناوژیوان ناکەن هەمیشە دۆڕاوەکان باز لە ناوژیوانەکەن ناوژیوانیش مرۆڤە چۆن یاریزان بۆی هەیە تۆپەکە لەسەر خەتی گۆڵەکە کە ئێمە مێسی و کریستیانۆ ڕۆناڵدۆ دوو ئاعزەمترین یاریزان کە بە چاوی خۆمان بینیمانە هەردووکیشمیان بینیوە لەسەر هێڵی گۆڵەکە تۆپەکان بۆیە تۆ تۆپەکەگەن بە ئاسمانە گۆڵ تۆمار ناکەن بۆ یەکرێ ناوژیانیش بۆمە هەڵەیە بکە بۆ هەموو تیپەکانیش هەڵەکردن ڕاستە بۆیە بە هیچ جۆرێک من ئیشی خۆم شیکردنەوەی یاریە باسی ئەو کارانە بۆکەم کە ئەلۆنسۆ کردوێتی باسی بەڕێوەبردنی یاری بۆکەم بۆ ئەلۆنسۆ باسی ئینزاژی بۆکەم کە چۆن ئینتەر میلان بەڕێوە بە باسی حاڵەتەکانی ئەوانە بۆکەم حاڵەتی داوەری و ئەوە ئیشی من نییە ئەگەر وابێ کاتە ناوژیانیش بابوونی نەبێت کە من ناوژیوان و من پشیکەرەوە و من ئەوە ناکرێت تۆ فسفس پاڵەوان بی هەر یەکە و ڕێگەی خۆی و هەر یەکە و پیشەی خۆی بۆی لای من ئەم ڕێگە مەڵجاردا دەچمە سەر ریال مەدرید کاک ئەحمەدی سەرنجێکی جوانی هەیە کاکە ڕێدارەڵێ لە یاریدا هەنێک حاڵەت ڕۆدا ڕانەر نە تاوانبارە نێک شتە بەڵکو بەس ڕانەر پێی دەبێتە قوربانی کاگازاجیان تۆ سەریکە دڵی من حەز ناکەم وەڵامت بدەمەوانێ بەڵام کۆمەڵی هاندەری ڕیال مەدرید هەیە بە داوای لێبوردنەوانێ شانی ئەو هەموو خۆشێنین کە لە ئێستاە لەگەڵ ئەنچیلۆتی و پێرێزا بەڕێوە بن معقول نییە تۆ یەک لێرەوە دانیشی بڕوا دوابێ ڕیتمی ڕیال مەدرید خراپە فلۆرنتینۆ پێرێزێک کە دەستبەرداری کریستیانۆ ڕۆناڵدۆ بۆ لە بەرژەوەندی ڕیال مەدرید دەستبەرداری سێرجیۆ رامۆس بۆ ڕیال مەدرید دەستبەرداری کاسیاس بۆ ڕیال مەدرید دەستبەرداری راول گۆنزالێز بۆ ڕیال مەدرید کە ئەو ڕیال مەدریدی کە شانازی پێوەکەن ئەمە دەستکەوتەکانێتی دەستبەرداری زیدان بۆ ڕیال مەدرید و لە پێناو بەرژەوەندی ڕیال مەدرید ئێستا بەردەوامی بانچیلۆتی دەدات تۆ بێ ڕەخنە لەمە بگری لەبەرەوەمە وەڵامێ بێ بۆ تۆ ئەم هەمووە ئەڕۆن لە پێناوی ڕیال مەدرید بەڵام ئەنچیلۆتی دەمێنێتەوە لە پێناوی ڕیال مەدرید کەواتە لەم مەفهومە تێ بکە ریال مەدرید و جیرۆنا طبعا ریال مەدرید و جیرۆناش ئەتوانم بڵێم هەمان ستایلی یارەکەی لیڤەرکوزن بوو ڕاستە ریال مەدرید 4 گۆڵی کرد بەڵام ریال مەدرید باڵادەستی تەواوی یاریگا نەبوو لە جێمی یەکەمدا دیقەت بدەن لەم قسەی من یەکەم ریال مەدرید 4 گۆڵی لە جیرۆنا تۆمار کرد بە هەموو شێوەیەک جیرۆنای دەرکرد لە یاری و بە ئاست و بە ئەنجام یارەکەی لێبردەوە کە شایانی هەموو ستایشکردنێکە بەڵام ریال مەدریدیش بە هەمان پلانی لیڤەرکوزن دەرکەوت سەرەڕاوی لە یاریگای خۆیان یاری دەکرد بەڵام تموح و لە سۆز و هەستی جیرۆنا تێدەگەی لەوەی کە تیپێکە زۆر تامەزرۆی بردنەوە بۆ بەرامبەر بە ریال مەدرید بە تایبەتی لەوەی کە هەرو شکستەشیانە بۆ بەرامبەر بە ریال مەدرید لە خولی ئیسپانیا بۆیە جیرۆنا تامەزرۆ بوو بۆ بردنەوە لە ریال مەدرید بەڵام بە هەمان پلان ڕێگەیەکی تەواویاندا بە جیرۆنا تاوی ڕەفتار لەگەڵ کۆمەڵە تۆ بکەن بەڵام ڤینیسیۆس هەموو کارەکەی لە جیرۆنا تێکبە خۆ من ریال مەدرید باست و بانجام لە جیرۆنای بردەوە ئەنجامەکەشی زۆر قورس بوو بەڵام کۆمەڵی پێشاتی یاریوەکە و کۆمنتەش کە کاکەڕەوا وابزانم کۆمنتەکەی نووسی بوو کۆمەڵی حاڵەتەن کە
کاری ڕانەرتیەکەین بەخرا بەشکێتەوە یاخود بە زیاد دەشکێتەوە سەریکە توانای ڤینیسیۆس لە گۆڵ یەکەمەکە و گۆڵی بەو خێراییە تۆمار کرد کە گۆڵێکی مخادع بوو بۆی کە هیچ کام لە یاریزانانی جیرۆنا چاوەڕێی ئەو لێدانیان ناکرد لەو زاویە مەیتەوە لەو زاویە مردووە ڤینیسیۆس ئەم تۆپە ڕاستە بکا بۆ گۆڵ ئەمە کاراسانی تەواوی بۆ ڕیال مەدرید کرد ئەگەرچی ڕیال مەدرید پلانی سەرەتای بەو جۆرە بوو کە دەرفەتی تاوا بداتە جیرۆنا بەڵام گۆڵەکەی ڤینیسیۆس بارودۆخەکەی پێچاو نەکردووە ڕاستەوخۆ ڕیال مەدریدی خستە ناو کەشی یارەکە هەنی پێش ئەو گۆڵە جیرۆنا کۆنتترۆلی تۆپ دەکا هەوڵی تۆمارکردنی گۆڵ دەدا بەڵام دوای گۆڵەکەی ڤینیسیۆس کارەکان ئاوەژوو بووانە وای کرد ڕیال مەدرید پلانەکانی زووتر جێبەجێ بکە ئەگەر لە ڕووی پێگاتەوە وەریگرین ڕازگویانە کار بکەین سەرڕای ئەو هەموو بارودۆخە خراپەی بەسەر ڕیال مەدرید داهاتوە لە ڕووی پێکانی یاریزان کە هیچ تیپێکی ئیسپانیا هێندەی ڕیال مەدرید پێکانی یاریزان نەبووە ئەتوانین بڵێن ڕیال مەدرید باشترین تیپی ئیسپانیایە ڕیال مەدرید باشترین بەڕێوەبردنی یانەیە لە ئیسپانیا سەیریکەن دیقەت بدەن ئەم تیپە لە هەموو مەرکەزەکانە لە ڕەکایزە سەرچیەکان پێکانیە بەڵام دیقەت بدە تیپەکە لە قۆناغی شانزەی چامپیۆنز لیگە تیپەکە لە خولی ئیسپانیا ڕکابەری یەکەمە بۆ بردنەوەی نازناوی خولی ئیسپانی ڕیال مەدرید ئەم وەرزە چامپیۆنز لیگ هەمیشە ڕیال مەدرید پاڵێوراوی چامپیۆنز لیگە بامنەوەت پێت بڵێم بەڵام چامپیۆنز لیگ دەبا نایبا ئەوە یانەکانی ترن ئەگنا وەکو پێگاتە گەر وەکو پێگاتەیەک لی ورد بیتەوانی ئاوە بەراوردی کەی بە تیپەکان ڕیال مەدرید پاڵێوراوی سەرەکی نییە بۆ بردنەوەی چامپیۆنز لیگ بەراوردکاری پێگاتەی وەکو مانچستەر سیتی بکەیت پاڵێوراوی یەکەم نییە بۆ بردنەوەی چامپیۆنز لیگ بەڵام هەمیشە دۆخی ئەم تیپە و مامەڵەکردنەکانی ئەم تیپە وا دەکات کە ڕیال مەدرید بێ بەیەکێ لە پاڵێوراوەکان بۆ بردنەوەی چامپیۆنز لیگ ڕیال مەدرید ئەم وەرزەی بەنازناوە بەڕێبکات گۆڕانکاریە گەورەکەی ڕیال مەدرید لە مێرکاتۆی هاوینە چونکە خۆتان نەزان لە ڕیال مەدریددا مۆدریچ لەسەر ڕۆشتنە ڕیال مەدرید هێرشبەرێکی سەرڕم دێنێت ڕیال مەدرید گرێبەستی باڵی بەرگریەکە لە هاوینی داهاتوو چ لە ڕاست بێت چ لە چەپ گرێبەستی دڵی بەرگریەکە وەگەر کۆرتواژ ئامادە بێت تەنها گۆڕانکاری کەنایکە لە گۆڵپارێزانایکە ئەینا لە ناوەندیش گۆڕانکاری ڕوودا چونکە بەگەرێکی زۆر مۆدریچ ئەم تیپە جێدێڵێت بۆیە ڕیال مەدرید کارلۆ ئەنچیلۆتی و یاریزانەکانی ڕیال مەدرید باست و بە ئەنجام سەرکەوتنیی گەورەیان بەسەر جیرۆنا دانووسیەوە و ڕکابەری خولی ئیسپانیان خستە دۆخێکی تر هێشتا ڕکابەرەکان ماوە بەڵام دیقەت بدەن ڕیال مەدرید یاری ئەتلێتیکۆ مەدریدی تەواو کرد و یاری جیرۆناشی تەواو کرد ئەوەی دەمێنێتەوە کە یاری وەکو لووتکەی وەکوی کە یاریەک بێتون بێ بۆم تیپە دیارترین یاری بەرشەلۆنەیە کە لە نێو یاریگای سانتیاگۆ بەرنابیۆ ئەنجامی دەدات و جیاوازێکەشی لەگەڵ جیرۆنا گەیاندوتە 5 خاڵ و لە ئێستادا بە کاتی لەگەڵ بەرشلۆنە 11 خاڵەوە دواتر ڕەنگە بێتەوە باش خاڵ بەرحاڵ جیاوازیەکان بە جۆرێکی لاتووە کە ئەتوانین بڵین ئەم سێڕایەنەرەی کە شەوی ڕابردوو سەرکەوتنیان تۆمار کرد بە ڕێژەیە لە ڕێژەکان با بڵین بە ڕێژەی لە 160 ئینزاجی ئینتەر میلان دەکاتە پاڵەوانی ئیتالیا چابی ئەلۆنسۆ لیڤەرکوزن دەکاتە پاڵەوانی ئەڵمانیا لەگەڵەوەی ڕکابەری ئەڵمانیا تۆزە سەختترە ڕیال مەدرید ئانچیلۆتی ڕیال مەدرید دەکاتە پاڵەوانی لیگا ئەمە ئەنجامی میاریانە بوو لە ئەنجامەکانی دیکەش سەرکەوتنەکەی مانچستەر سیتی و گرتنی پێشەنگی بە واقعی خۆی کە پاژۆ یاریەکانی لەگەڵ لیڤەرپوڵ هاوتاکرۆ بەڵام لیڤەرپوڵ دوای سەرکەوتنی بەسەر بێرلیە هێنایەوانێ و جارێکتر بە کاتی پێشەنگی وەرگتۆ چونکە پێشەنگی گرتنەکەی لیڤەرپوڵ لە ئێستادا کاتیە مانچستەر سیتی گەریارە دواخراوەکەی خۆی لەگەڵ برینفۆردا بەرێتوانێ ئەوە مانچستەر سیتی پێشەنگی دەگرێتەوە و لە هەفتەی 26 پریمەر لیگ یارەکانی ئەم دوو تیپە بە تەواوی ڕێک دەبێتەوە واتە لە 27ەوە قۆناغێکی نوێ لە یارەکانی پریمەر لیگ دەست پێ دەکاتەوە کاگازات دەست خۆش کاگازات عیبی نییە ڕیال مەدرید ئەگەر تۆ بیرەکەیتەوە ڕیال مەدرید پاڵێوراوی یەکەمی بردنەوەی چامپیۆنز لیگەوە تۆ غەڵەت لە ڕیال مەدرید حاڵی بوو چونکە بە تیپێک دەوترێت پاڵێوراوی یەکەمی بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ کە مێرکاتۆیەکی بەهێزی ئەنجامدا بێ کاتبێ گۆڕانکاری لەسەر جەمپێگاتەکەیە کردبێ کە کاتێ یاریزانێکی پێکراوە بێت دوو یاریزانی بەدیل لە شوێنیا هەبێ بەڵکو ڕیال مەدرید ئەم ساڵ
ئارێک ڕادەپەڕێنێ ئەمساڵ بڕیاریدا بۆی تەواوبوونی یاریگای سانتیاگۆ بەرنابیەوە بڕیاریدا پارە خەرج نەکات لە مێرکاتۆیە بەڵکو پارە خەرجکردنەکان هەڵدەگرێت بۆ مێرکاتۆی هاوینە دڵنیا بە لەوەی کە شتەکە بە جۆرێکی ترە بەڕێوەبردن سیستمێکە حەز و خولیا و لە سیرکردنی یاری بابەتێکی دیکێ شیکاری وەرشی لێرە بە کۆتا دەرم تا سپی پێتان دەگەمەوە خواتان لەگەڵ